لە دوای 2003 کە ئەتوانین بڵین بە شێوەیەکی گشتی لە کەرکوک کە بەهۆی گەڕانەوەی ئاوارە چەند گەڕەکێک لە کەرکوک دروست کراوە. ئەو گەڕەکانە ئەتوانین بڵین لە شوێنە جیاوازەکانی کەرکوکن کە لێرە و لەوێ کارەکرێ لەسەرەوەی ئەو گەڕەکانە بڕوخێنن یان بەشێ لەو گەڕەکانە بڕوخێنن، بەڵام ئەوان ئەوەی کە ئەمانەوەی بیڵێن ئەو هەوڵانەی کە داویانە هەموو هەوڵەکان مایەپووز دەرەچێ بەهۆی ئەوەی کە ئەوان ئەیکەن کارێکی ناقانونیە و ئێمەش داوامان کردووە بە شێوەیەکی یاسایی لەگە ئەو گەڕەکانە مامەڵە بکرێ. بە شێوەی یاسایی لە عێراقا چۆنە یاسایەکمانەیە لە 3 خاڵ پێک دێ یان لە 3 بڕگە پێک دێ. بڕگەی یەکەمیان ئەڵێ بڵێ لادانی تەجاوزات لە هەموو عێراقێ، لە بەغدا، لە بەسرا، لە هەموو شوێنەکانی با لە هەموو شوێنەکان لایدەن، با لە کەرکوکش لابدەی کێشەمانیە. یەکەم یاساکە ئەڵێ لادانی تەجاوزات، دووەم ئەڵێ ئەو کەسانەی کە نە ئەو خانوانن ئەبێ زەویان بەسەرا دابەش بکرێت لە سنووری شارەوانی ئەو شارە، سێم ئەڵێ ئەبێ قەرەبوو بکرێنەوە. بەداخەوە هەندێک لە بەرپرسانی ئەم شارە بەس خاڵی یەکەمی قانونەکە باسەکەن، خاڵی دووەم و سێمی باش ناکەن. و ئێمە زۆر بە سەراحەت لەگەڵ وزارەتی نەوتی عێراقی و لەگەڵ پارێزگاری کەرکوک و لایەنە پەیوەنددارەکانی تر بە ڕاشکاوی گوتومانە ئەگەر ئەم یاسایە جێبەجێ ئەکرێ ئەبێ هەر 3 خاڵەکەی جێبەجێ بکرێ. ئەگەر نا قبوڵمان نییە بە هیچ شێوەیەک خاڵی یەکەم جێبەجێ بکرێ، خاڵی دووەم و سێم جێبەجێ نەکرێ.